چیرۆکی تراژیدی ئەو هۆڵندیەی هاتە ناو شۆڕشی کوردی. لێکس ئارنس یاخود ئەلێکساندەر لەیندەرت کەسێکی خێرخواز و خۆبەخش و مرۆڤ دۆستی هۆڵندی بوو. بەهۆی ئەوەی خۆی و خانەوادەکەی بووبوونە قوربانی دووەم جەنگی جیهانی و لەلایەن نازیەکانەوە ژمارەیەکی زۆر لە تاکەکانی خانەوادەکەی لەناو برابوون. بڕیاری دابوو لە هەر جێیەک جەنگ هەبێت و مرۆڤ پێویستی بە هاوکاری بێت خۆی بگەێنێتە ئەو جێیە و هاوکاری بکات. بۆ ئەم مەبەستەش زۆر ناوچە وڵات گەڕاوە و هاوکاری لێ قەوماوانی کردووە. لە ساڵی 1974دا ڕۆژێک بەڕێکەوت لە پرۆگرامێکی تەلەڤیزیۆنیدا کوردێک دەبینێت کە ناوی موحسین دزەیی بووە. باسی لە ناهەمواری دۆخی کوردستان و کوردەکان کردووە کە چۆن بەهۆی شەڕەوە هەزاران کەس ئاوارەی شاخەکان بوون. هەردوای ئەو پرۆگرامە پەیوەندی بە تیڤیەکەوە دەکا و زانیاری تەواو وەردەگرێ و بڕیار دەدات ببێت بە هاوکاری کوردە لێ قەوماوەکان. لێکس هەر لەسەر گیرفانی خۆی بەرەو کوردستان بەڕێ دەکەوێت. سەرەتا دەچێتە تورکیا و دواتریش ئێران، لەوێشەوە بۆ ناو دڵی جەنگ و ئاوارەیەکانی کورد. لێکس کە دێتە کوردستان خۆی بە پزیشک دەناسێنێت چونکە شارەزاییەکی باشی لە بواری پزیشکیدا هەبووە. زۆر کەس و پێشمەرگەی چارەسەر کردووە لەبەرەوەی زۆربەی داواکانی لە شێوەی شەکراودا داوە بە خەڵک لە ناو کورددا بە دکتۆرە شەکرا و بەناوبانگ بووە. لە پاش یەک ساڵ واتە ساڵی 1975 و دوای ڕێکەوتنامەی جەزایر سەرکردایەتی کورد داوا لە هەموو پزیشک و خۆبەخشە بیانیەکان دەکات شاخەکانی کوردستان جێبهێڵن چونکە دۆخەکە خراپتر بووە لەوەی بپارێزرێن. بەڵام لێکس تاکە پزیشک دەبێت کە ڕەتی دەکاتەوە کوردستان جێبهێڵێت. لاژیدیاکەی لێکس لەوەوە دەست پێ دەکات کە بڕیار دەدات بچێت بۆ بادینان و لەوێ یارمەتی لێ قەوماوان بدات. لە ڕێگا لە نزیک کەرکووک لە 25 مارتی 1975دا لەلایەن دەستگا ئەمنیەکانی عێراقەوە دەستگیر دەکرێت. دکتۆر داڤید نەبارۆ دوا کەسی بیانی بووە کە لێکسی بینیوە. نامەیەکی لەسەر کاغەزێکی جگەرە پێداوە کە بیدات بە خانەوادەکەی لە ئەوروپا. لێکس لە نامەکەدا نووسی بووی لە 25 مارت کوردێک لە کەرکووک خیانەتی لێکردم و بەدەستەوەی دام. ئەم خێرخوازە هۆڵندیە پاش ئەوەی دەگوازرێتەوە بۆ بەغداد لە 15/12/1975دا لە نڕژێمی بەعسەوە بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل و هەڵگرتنی دەمانچە و دۆکیۆمنتی نهێنی لە سێدارە درا.